لایەکی ئومەتی ئیسلام خواتەنەما بۆ بەجاش جوولەکە و بەجاش مەسیحی و بەجاش کافر هەر بۆ بە پیاوی ئەوان سەرۆکی دەوڵەتەکانت فەرمۆتا شوێنێکی وەکو غەزەکای بینیت من هیچ ناگەحتیان کە ئاوە جوولەکە پەلاماری و مسلمانان چکۆ ئەخلاقی جوولەکە هەروە بوو ئەخلاقی کافر لەگە مسلمانە هەروە بوو لەوەکی هەیە هەروە بوو تۆ چاوەڕێی چی لێکەی خۆشی دوێ بەزەی پێتا بێتەوە مشکلە لەوان نییە مشکلە لە مسلمانەکانی چواردەورێکی 90 ملیۆن مسلمانی مسلی دراوسێ 90 ملیۆن مسلمانی مسلی دراوسێکی تاکە دەروازەی وڵاتان کە هاتوچووی لەگەڵاکە لەگەڵ ئەوە هەیە ناڵێن نە نان نە ئاو نە خواردن نە برینارێکی بێتام دیوە نەتوەزێ دەرمانی بۆش کێ مسلمان میسرێکە خۆی ئەو سەرکردەی کە لەوێ حکمەکە کە خۆی جوولەکە دایناوە ئەم دیۆ ئەردەنە بە خۆی و مەلیکەکەی ئێستا و باوکیشی و باپیری شۆکە لەو دەوڵەتەیان وان داناون بە مەرجەوەی سنووری جوولەکە پارێزن بۆ ئەردەنیەک بێ لە سنووری ئەردەنەوە لە سەحاینەکە بۆ بەس بێ بچێتە ئیسرائیل بەس بیگرن هەروە پێویستێتی بە قاچاق بڕۆ 20 دانە ساڵ حکومە حقوبەکەی 20 دانە ساڵ سجن هەتا 20 ساڵ سجن ئەتوانێت بیرێت کابرای حەکم لە 7 ساڵەوە بۆ 20 ساڵ ئەگەر سیلاحێکیشی پێبێت کە بێ ئەو سنوورە بەدەنێ حکومەکەی ئەندامە خەڵکی وڵاتەکەی خۆی ئەکای ئەندامەکە ئەگەر سیلاحێکی پێبێ بێ بچێتە کوێوە سنووری ئیسرائیلەوە ئەم بەشارەی سا لە سووریایە و حافظ ئەسەدی باوکیشی کە لە بیدایەتی حەفتاکانەوە هەتا کویسەکانەمانە حکم بەدەستیانەوە بەو شەرتە ئیسرائیل لە دایناون کە سنووری ئیسرائیل پارێزن فەرمووی ئیسرائیل ڕۆژانە لە ناو سووریادا ئەگەر یەکێ فیشەکێ بنێ بە سەربازێکی سووریەوە دێیەکی لەسەرە سووتێرێ هەردێکی میلەتەکەی خۆی سووتێن ئەگەر تەقەی لە سەربازێکی خۆی بکرێ بەم ڕۆژگارە ئیسرائیل بە شەو بە ڕۆژ لە مەتاڕەکانیان لە ناو دیمەشقا لەکوێیە بەڵام سزەی لێوە نایە بەرامبەر بە ئیسرائیل چونکە خۆی دایناوە بۆ پارێزگاری ئیسرائیل اینجا لەو لاشەوە سەعودەکەشی ساز و تەڕیزەوە لە هەموو ئەوانە زیاتر پارێزگاری لە حدودی ئیسرائیل و لە جوولەکان ئەمە حاڵی مسلمانانە بەقوڵە